بسم الله الرحمن الرحیم. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، مسلمانانی خێرخواز، بەڕێستان ئەهلی خێر و ئەهلی خێرخوازین. ئەم مزگەوتە کە لە ناحەی وزگاریە کە شوێنی وەرەسەی ئەنفالەکانە، ئەوانەی کە لە ڕاستیە حاڵ و وەزعیان زۆر حاڵ وەزعێکی وان نییە، پێویستیان بە هاوکاری ئێوەیە بۆ تەواوکردنی ئەم مزگەوتە و چەنەها پرۆژەی تریش. بەڵام ئەم مزگەوتە مدەتێکە ئێمە خەریکی ئەم مزگەوتەین. سوپاس بۆ خوای پەروەردگار توانیمانە هەنگاوێک بنین، بەڵام تا ئێستا مزگەوتەکە کاری زۆر ماوە و پێویستی بە هاوکاری بەڕێستانە. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا ئەفەرمێ: إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر. بەڕاستی کەسانێک ماڵی خوا ئاوادانەکەنەوە کە باوەڕیان هەیە بەخوا و بە ڕۆژی دوایی. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ: هەر کەسێ ماڵێک بۆ خوای پەروەردگار دروستکە، ئەگەر چی ماڵەکە چەند بچووکیش بێ، خوای پەروەردگار ماڵێکی لە بەهەشت بۆ دروستەکە. هەتا تەنانەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناوی ئەو ماڵەی کە بۆ خوا دروستەکەی ئەیبا و ئەفەرمێ و کولانەی کوڕکوڕیش بێ، خوای پەروەردگار ماڵێکی بۆ دروستەکە لە بەهەشتە. بەڕاستی ئەم مزگەوتە پێویستی بە ئێوەی خێرخواز هەیە کەوا تەواو بکرێ بۆ مناڵی ئەنفال، بۆ بەچکەی ئەنفال. ئەم مزگەوتە تقریبا 25 بە 20، مەساحەکەی 25 و 20. سوپاس بۆ خوا بە هیمەتی هاوکاران ئەوانەی کە خێرخوازن، سوپاس بۆ خوا هەندێک ئیشەکەی تەواو بۆ، بەڵام زۆریشی ماوە. پێویستی بە هاوکاری ئێوەی بەڕێزە. چاوەڕوانی ئەوەین بەڕێستان هاوکارمان بن بۆ تەواوکردنی ئەم پرۆژە خێریە، بە تایبەتی لەم مانگە پیرۆزە. مانگی خێرکردنە، مانگی ئەوەیە کە ئینسان بەهەشت بۆ خۆی بکڕێ. جابرا بەڕێزەکانم، هەر کەسێک حەزی لە هاوکاریە و حەزی لەوەیە کە بەشدار بێ لەم خێرە گەورەیە، ئەتوانێت پەیوەندی بە ئێمەوە بکە بەم ژمارانە. ئەم ژمارانە طبعاً لە تەلیگرامیش ئەتوانی بە هەمان ژمارە پەیوەندیمان پێوە بکەی، هەروها لە واتسئاپیش. ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کارە کارێکی مبارەک و پیرۆزە ئینشاء الله، و وازحە و شوێنەکەشی دیارە بە ئیزنی خوای پەروەردگار. جاهی هیواداری ئینشاء الله بەڕێستان بەدەممانەوە بێن و هاوکارمان بن. خوای پەروەردگار بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی ڕەحم بە هەموو لایەک بکا و کاری هەموو خێرخوازێک ئینشاء الله قبول بکات.